بینەرانی پایتەخت میدیا سڵاوتان لەبێت فاخر هەریری هونەرمەندی دیاری کوردستان بە تایبەتی شاری هەولێری خۆشەویست لە پارێزگای سلێمانی باڵەخۆشەکەی کردووەتەوە بەناوی باڵەخۆشەکەی فاخر هەریری من دەچمە لای خۆی کاک فاخر سڵاو لەبێت بخێبێن سەرچاوم زۆر بخێبن کاک فاخر لەگەڵ ڕەمەزانە چۆنیت خوای بەزیاد الحەمدلله الحەمدلله ئەگەر باسێکی ئەوم بۆ بکەی کە باڵەخۆشەکەی فاخر هەریری یەکەم جار لە گەڕێکی توی مەلیک بوو ئێستا لێرە کردانە هۆکاری گواستنەوەی بۆ ئێرە چی بوو من وتم خەڵک بێزار ناکەم ڕای خەڵکی لە لای من سەرچیتین شتە ئێستا لێرەش خەڵک لێم ڕازی نەبی لای دەبم خەڵک ڕازی بێ لەوەی پارەکە حەڵال بێ ئەگەر ئەمن لۆ جیرفانی خۆم هەوڵ دەم و خەڵک لێم ڕازی نەبی یعنی سیچم نەکرد خەڵکم لێ ڕازی بی لە هەر شوێنە چ کار دەکەم خەڵکەکەم لەگەڵ بی یعنی خەڵکی ئەو شوێن گەنج هەیە بێکارە پێکەوە کار بکەین خەڵکانێک ئێستا تقریبا 500 ماڵ 500 نەفەر زیاتر لە لای من کار دەکات لە هەموو مەطعەمەکانم ئێوە فەزدی خوایە ئەو پشت بەخوای گەورە ئەو شتە دەکرێت 500 ماڵ دوعات لۆ بکە یعنی چەند خۆشە ئینسان سەرکەوتوو دەبی لە خوای بەزیادی بی هۆکاری ئەوە چی بوو کە خەڵک ناڕازی بوو ئەگە بە دیاریکراوی پێم بڵی وڵی شوێنەکەمان بچوو بوو دەی مشتریشمان زۆر گەورەنەوە بەڵام ئەو شوێنەی کە سیارەی مشتریەکانم ڕادەوە سا لە بەردەرگەی ماڵەکان یعنی بەڕاستی ماڵەکان بێزارم بخۆم دیار دەکەم دیت سیارەی مشتری پێش دەکەی ماڵەکەی ڕادەوەستا کابرا مەجای نەبوو سیارە خۆی باتە ژوورێ گلەی کرد گلەیەکەش سەرم جێبەجێم کرد و لامدا با خەڵک لێم عاجز نەبێت ئەگە باسێکی ئەوم بۆ بکەی تا چەند خەڵکی سلێمانی دڵخۆشن بۆی کە باڵەکەی فاخر هەری لە سلێمانی هەیە من خۆشیانم دەخەر سلێمانی بەرەوەی پشتگیریش تەواویان کردم زۆر پشتگیریان کردم لە کۆمنت و لە هەموو شتەکان بەخێر بێ بۆ شاری سلێمانی شاری خۆتە قوربانی خەڵک سلێمانی هەموو چای منن عەزیزم جگە لە هەولێر و لە سلێمانی لەکوێتر لەقیترت هەیە لە کەرکووک لە هەولێر لە سلێمانی لە سۆران لە هەریر ئینشاڵڵا لە دهۆکی خۆشەویستی و زاخۆ و لە هەموو شوێنەکان دەکەینەوە ئینشاڵڵا باش کاک فاخر سەرەتا لە پاڵ کارە هونێرەکەدا چۆن و بیرۆکەی دانانی باڵەخۆشەکەت بوو هات سەرەتا لە پاڵ برژا و کەبابخانە بووم بە هونەرمەند ئەو جە دوای گەڕام وسەکاری خۆم ئێستا 30 ساڵ پێش ئێستا مە مەطعەمانە بوو هەر لەگەر برایەکانیشم لەگەر هەمووم دوای ئێستا گەڕام وسەکارەکەم هونەر ئیسفادەی نیە لە وڵاتەی هیچ هونەر نسعەتە وەکو براگچکە بە هەموو براگەورەکانم هونەرمەندەکان دەڵێم هەتا زووە هەتا ناوەکتان هەیە هەتا خەڵکە خۆشی دەبێنێ خەڵک خۆش دەوێت پشت بەخوای بەستە واز لە ئەگە کاری هونەریش بکەی ناڵە وازبینە بەڵام پشت بەخوای بەستە و ڕزقە حەڵال کاسبی بکە مەطعەمەک دانێشەر نییە مەطعەم غەسلەکی دانێشەر نییە چی بکە ئیش زۆرە ئیشەک دانێ و پشت بەخوای بەستە خوا ڕزقت دەدا ئێستا داگە کاری هونەری دابینت چۆنە بەخوای دوورم لەخوای بەزادوی ئێستا دوورم لە کاری هونەری و عەزیشم لێ نییە بگەڕێمەوە چ هونەرمەندەکە دیتە بەخۆشی چ هونەرمەندێک بەخۆشی مردیە هەموو هونەرمەندەک هەر هونەرمەندەکی دیتم بە گریانەوە لەسەر یعنی کە ڕوعیشی تەسمیل دەکات لەسەر سەری بە گریانەوە دەگریە لۆ چ دەگریە دەزانین لە پاشی خۆی ماڵ و منداڵەکەشی دەکەونە سەجادە ناوەڵا پێشی خۆت ماڵ و منداڵ بکەیتە سەجادەی پێش ئەوی بمری ماڵ و منداڵت تەمینکەی باشترە واز لە هونەرەکە کاری هونەری لە وڵاتەی ها هیچ ئیسفادەی نییە باشە ئەگە بچینە لای باڵەکە باسی ئەم باڵم بۆ بکەیت ئەمە شێوازی دروستکردنەکەی فاخرێ خەڵتەمان جیاوازە هیچ کەسە خەڵتەی مە نازانی خەڵتەی خۆمە بەدەست خۆم دەگرمەوە بە خیبرەی خۆم و پێشکەشی خەڵکی کوردستانی دەکەم ئەگەر ڕقم یەک نەبوو ئەگەر تامی وها هەبوو لە هەموو دنیا ئەم قەپات یەکەم باشە باس لەوەی کە ئەمە لە جیهانە ڕقەمە ئەگەر ئەوم بۆ ڕوونکەیتەوە طبعا دەبی بنافەزەی KFC بکەم ئینشاءڵڵا تێدەگەی ئینشاءڵڵا بەرنامەمێ لە ئەڵمانیا لە بەریتانیای هەموو شتێک بە هەوڵدانە هەوڵ بۆ هەشتێکی بدەی دەگەی ئامانج باڵەخۆشەکەشم ڕقەمە ئێستاکە هەموو خەڵک دەزانی یەکەمینین لە باڵی خۆشترین باڵمان هەیە باڵ کەس نەیدە خوارد کەس حەزی لێ نەبوو فاخرێری وای لێ کرد خەڵک باڵ بخوا و باڵ بتە خواردنەکی سەرەکی لە کوردستان ئەگەر یەک شیش باڵ بێنی ئەزێت نەبێ ئەمە بۆچی شیشی کەبابت بەکارهێنا ئەمە جێی سەرنجە بۆی نەسوڕێ ئێستا شیشی باریک لێ باڵەکان دەسوڕێ بەڵام ئەو شیشە باڵەکەی ڕائگرێ بە جوانی دەبرژێ ئێستا خۆرەوە برژانن ئێستاەوە دەیبرژێنی وایە دوایە ئەو هاش دەبی ببرژێ ئەوها تۆپەکەی پشتیشی لێ برژێ لە ئەوەی خاو نەبێ خەڵک بیخوا ڕۆژانە ئێرە کاتژمێر چەند بۆ چەند کراوە دەبێت جۆری خواردنەکانجین کە پێشکەش دەکرێن لە ڕەمەزانە ئینشاءڵڵا بەس کاتژمێر 5 هەتا 3 شەو هەیە لە ڕەمەزانە لە کاتەکان کەش لە 4 هەیە هەتا 2 شەو ئەگەر ڕەمەزان نەبێ ینی جێژ نەشتیوابی بەڵام ڕەمەزانە پێویستە لە 5 هەبێ پێش بەربانگ حازریکەین هەتا پاشی و بە ڕۆژ نەکرایتەوە خۆت بە دیاریکراوی سەرپەرشتی کام لەقیان دەکەیت هەمویان لەسەر هەمووی دەسوڕێم نابی برادرانی شارەزاشم دانای لە هەموو شوێنەکان نابی کەم و کورتیەبی لە هیچێک باڵمان هەیە سینگی مریشکمان هەیە کەبابمان هەیە ماسیمان هەیە برژاوی کەش دەینین ئینشاءڵڵا بەس باڵ نییە
بەس مەطعەمەکانم ناوی باڵە خۆشکەی فاخرێنەوە هەموو برژاوکمانەیە لە خزمەتین سپاسەکەین بەڵێ بینەرانی پایتەخت میدیا وەک لێوێنەکاندا دەبینن پێشتر باڵە خۆشەکەی فاخری هەریری لە گەڕێکی تویمەلیک بوو لە پارێزگای سلێمانی دواتر بەهۆی شوێنەکەەوە واتە بەهۆی بچووکی شوێنەکەەوە گوازرایەوە بۆ ئێرە وەک دەبینن ئەمڕۆ یەکەم ڕۆژی ئەم شوێنە تازەیە کە بەناوی باڵە خۆشەکەی فاخر هەریری وەک دەبینن ئەمە ئەو باڵەیە کە فاخری هەریری بە گوتەی خۆی دەڵێت یەکەمە لە هەموو جیهاندا و ڕقەمە لە جیهاندا وەک دەبینن شیشی کەبابی بەکارهێناوە کە ئەمە شتێکی جیاوازە لە ماوەکانی ڕابردوودا ئەمە بەدی نەکراوە کە شیشی کەباب بۆ برژاندنی باڵ بەکار بێت وەک خۆی ئاماژەی پێکرد کە ڕۆژانە سەرجەم جۆری برژاوەکان لێرە پێشکەش دەکرێت کەباب و باڵ و سنگ هەموو ماسی هەموو جۆری برژاوەکان لێرە پێشکەش دەکرێت و سێلقی هەیە لە هەولێر سلێمانی لە کەرکووک و سەرپەرشتی سەرجەم لقەکان دەکات ئەو سێلقەی کا هەیەی Sí.